سڵاوم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێنی هاوکارم هاتوونەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە 11 مانگی خەزەڵوەر سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. بازاڕی بێڕەونەقی تەبلیغاتی کۆماری ئیسلامی بۆ سەفەری ئیبراهیم ڕەیسی بۆ سنا، بەڕێوەچوونی مەراسمێک بۆ ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی کۆبانی لە مەریوان، بەرزنرخاندنی یادی جەلال مەلەکشا لە شاری سنا، لا سێدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی قزل حەساری کەرەچ، پشتڕاستکردنەوەی حکمی زیندانی سەکینە پەروانە لەلایەن دادگای مەشهەد، ڕووخاندنی خانووی هاوڵاتیانی بەلوچ لە شاری زاهیدان، کوژران و برینداربوونی 5 ئەندامی هێزە نظامیەکان لە شارستانی بەمپور و کۆبوونەوەی لایەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان. درێژەی هەواڵەکان. بازاڕی بێڕەونەقی تەبلیغاتی کۆماری ئیسلامی بۆ سەفەری ئیبراهیم ڕەیسی بۆ شاری سنا، بەپێی هەواڵی گەشت و ڕۆژی پێنجشەممە 11 مانگی خەزەڵوەر هاوکات لەگەڵ سەفەری ئیبراهیم ڕەیسی بۆ پارێزگای کوردستان، بازاری تەبلیغاتی ڕژیم بۆ پێشوازیکردن لەو جەنایەتکارە بێڕەونەق بوو و کەس بەشداری تێدا نەکرد. لە ڕۆژانی ڕابردوودا ناوەندە ئەمنی و دەوڵەتیەکانی کۆماری ئیسلامی وێڕای میلیتاریزەکردنی پارێزگای کوردستان گوشاریان بۆ قوتابیان و خوێندکاران و هەروەها کارمەندانی دەوڵەتی هێنا تاکو لە مەراسمی پێشوازیکردن لە ئیبراهیم ڕەیسی بەشدار بن، بەڵام سەرەڕای هەوڵەکانی ڕژیم بە وتەی سەرچاوە خۆجێیەکان جگە لە هێزە نظامیەکان و بەکرێگیراوەکانیان کەس بەشداری لەو مەراسمەدا نەکرد. بەڕێوەچوونی مەراسمێک بۆ ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی کۆبانی لە مەریوان. ڕۆژی چوارشەممە 10 مانگی خەزەڵوەر کۆمەڵێک لە ژنانی مەریوانی مەراسمێکیان بۆ ڕێزگرتن لە یادی تەواوی گیانبەختکردوانی دەستی تەرۆریستانی داعش لە کۆبانی بەڕێوە برد. بە پێی زانیاریەکان مەراسمەکە بەڕاگرتنی یەک خولەک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانی دەستی تێرۆر دەستی پێکرد و بەشداربووان لەسەر هۆکاری سەرهەڵدانی داعش، هێرشەکانی بۆ سەر شنگاڵ و کۆبانی، بەرخۆدانی گەلی کورد و بە تایبەت ژنان لە بەرامبەر تاریک پەرستان قسە و باسییان کرد. لەو مەراسمە هەروەها ڕێز لە یادی تەواوی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا گیرا و چەند پارچە موزیک و سرودی شۆڕشیێرانە خوێندرایەوە. جێگای ئاماژەیەکە لە سپتامبری 2014 تاکو ژانوێی 2015 زاینی کۆبانی لەلایەن تێرۆریستانی داعشەوە گەمارۆ دراو بە دەیان کەس کوژران و بریندار بوون. پاش 134 ڕۆژ شەڕ و پێکدادانی قورس لە نێوان هێزە کوردیەکان و چەکدارانی داعش، ڕۆژی 26 ژانوێی 2015 کۆبانی بە پشتیوانی هاوپەیمانی نێودەوڵەتی ئازاد کرا. بەرزنرخاندنی یادی جەلال مەلەکشا لە شاری سنا. ڕۆژی چوارشەممە 10 مانگی خەزەڵوەر کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و خەڵکی شاری سنا لە سێهەمین ساڵوەگەڕی کۆچی دوایی جەلال مەلەکشا شاعری ئازادی خوازی کورد مەراسمێکیان لە گوندی مەلەکشای سەر بە شاری سنا بەڕێوە برد. جەلال مەلەکشا ساڵی 1330 لە گوندی مەلەکشای سەر بە شاری سنا بە دنیا هات. ناوبراو لە پێش شۆڕشی 57 چالاکێکی سیاسی و ئەندامی چریکە فەداییەکان بوو. لە سەردەمی دەسەڵاتی پاشایەتیدا بۆ ماوەیەک زیندانی کرا و پاش شۆڕشی 57 درێژەی بە چالاکیە فەرەنگی و سیاسیەکانیدا و بۆ ماوەیەک ئەندامی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران بوو. ناوبراو ساڵی 1360 وازی لە چالاکی سیاسی هێنا و وەکو سەردەبیری پەخشانی سروە درێژەی بە کاری هونەریەکانیدا. جەلال مەلەکشا بۆ ماوەیەکیش سەردەبیری پەخشانی پڕشەنگی لە شاری هەولێر بەدەستەوە گرت. ناودارترین بەرهەمی ئەو شاعرە کوردە بریتیە لە ناڵەی زنجیرەی وشەدیلەکان. لە سێدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی قزل حەساری کەرەچ. بەیانی چوارشەممە 10 مانگی خەزەڵوەر حکمی ئیعدامی بەندکراوێک بە ناوی یەدوڵڵا فەرەجی خەڵکی شارستانی نوراباد لە زیندانی قزل حەساری کەرەچ جێبەجێکرا. بە پێی راپۆرتەکان یەدوڵڵا فەرەجی پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرا. شایانی باسە کە هەواڵی لە سێدارەدانی ئەو بەندکراوە هێشتا لە میدیا فەرمیەکانی کۆماری ئیسلامیدا
بڵاو نەکراوەتەوە. پشتڕاستکردنەوەی حکمی زیندانی سەکینە پەروانە لەلایەن دادگای مەشهەدەوە. سەکینە پەروانە بەندکراوی کوردی خەڵکی خۆراسانی شومالی ڕۆژی سێشەممە نوێی خەزەڵوەر بانکێشتی بەشی ئیجرایی ئەحکامی زیندانی وەکیلابادی مەشهەد کرا و پشتڕاستکردنەوەی حکمەکەی پێڕاگەاندراوە. سەکینە پەروانە لەم دوایانەدا لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی مەشهەدەوە با سەرۆکایەتی دادوەر هادی مەنسووری بە تۆمەتەکانی تێکدانی ئاسایشی گشتی، تەبلیغ دژی نظام و بێڕێزی با ڕێبەری سەرجەم بە 7 ساڵ و 6 مانگ زیندانی تەعزیری محکوم کرابوو. ناوبراو مانگی خاکە لێوەی ئەمساڵ دوا بەدوای چوون بۆ سەرمەزاری عەلی مزەفەری لا گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لە شاری قوچان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ئیتلاعاتی سپاکرا. پاش 12 ڕۆژ ئەشکەنجە و ئازار سەکینە بۆ زیندانی وەکیلابادی مەشهەد ڕاگوێزرا. ئەو چالاکە سیاسیە پێشتر وە لە ساڵی 98 هەتاوی لەسەر چالاکیەکانی دەست بەسەر و لەلایەن دادگای ئینقلابی تاران بە 5 ساڵ زیندانی تەعزیری و کۆمەڵێک سزای تەکمیلی محکوم کراوە. بەرزڕاگرتنی ڕۆژی جیهانی کۆبانی لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی چوارشەممە دەی مانگی خەزەڵوەر مەراسمێک لە شاری کۆبانی بە مەبەستی ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی کۆبانی بە بەشداری خەڵکی مەدەنی و بەرپرسانی ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان بەڕێوە چوو. بە پێی راپۆرتەکان سەدان کەس لە بەرپرسانی ئیداری، لەشکەری و سەرۆک عەشیرەتەکانی کانتۆنی کۆبانی لەو مەراسمەدا بەشدار بوون و ڕێزیان لە یادی تەواوی قوربانیانی دەستی تێرۆر گرت. جێگای ئاماژەیە کە ڕۆژی 26 ژانوێی 2015 شاری کۆبانی پاش بەرخۆدانێکی بێوێنە لەلایەن هێزەکانی یەپەگە و یەپەژە بە هاوکاری هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ئازاد کرا. کۆبوونەوەی شۆفێرانی مینوبوس لە وەرامین. ڕۆژی چوارشەممە دەی مانگی خەزەڵوەر شۆفێرانی مینوبوس لە شارستانی وەرامین دژ بە کەمکردنی پشکی گازۆیل دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوە. بە وتەی ناڕازیان ماوەی 6 مانگە 100 لیتر لە پشکی گازۆڵیان کەم کراوە و دەیان کێشەی پیشەیی و مەعیشەتی بۆیان ساز کردووە. پێشتریش لە شارەکانی دیکەی ئێران وەکو کاشان و عراق شۆفێرانی مینوبوس و کامیۆن لە ئاسکەمکردنەوەی پشکی سوتەمەنی ناڕزایەتیان دەربڕی. ناڕزایەتی دانیشتوانی شاری ڕۆستەماباد لە ئاست زەمینخاری حکوومەتی. ڕۆژی چوارشەممە دەی مانگی خەزەڵوەر دانیشتوانی شارستانی ڕۆستەماباد لە پارێزگای گیلان لە ئاست داگیرکردنی زەمینەکانیان لەلایەن ڕاندخۆرە حکوومەتیەکان کۆبوونەوە. بە وتەی خەڵکی ناڕازی زەمینەکانیان لە باب و باپیرانیانەوە پێیان گەیشتووەوە بەڵگەی یاسایی هەیە، بەڵام ئێستا دادستان فەرماندار و بەرپرسانی ئیدارەی سەرچاوە سروشتیەکان دەستیان گرتووە بەسەر زەمینەکانیان و لە ڕێگەی ڕانتەوە دەیبەخشن بە کەسانی نزیک لە خۆیان. ڕێزلێنان لە یادی مێرشاد شەهیدی نژاد لە عێراق. بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی بە کۆبوونەوە لەسەر مەزاری مێرشاد شەهیدی نژاد لە شاری عێراق پەیمانیان لەگەڵ ئاواتی تەواوی گیانبەختکردوان نوێ کردەوە. مێرشاد شەهیدی نژاد لە 4 مانگی خەزەڵوەری ساڵی ڕابردوو لە ڕەوتی شۆڕشی ژینە بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی لە شاری عێراق گیانی لەدەستا. ڕۆژی ڕابردوو مەراسمی یادکردنەوەی ئەو هەمیشە زیندووە لەلایەن بنەماڵە و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی ئەو شارەوە بەڕێوەچوو. بەوتەی ئەمیر شەهیدی نژاد باوکی مێرشاد شەهیدی نژاد هێزانیەکانی ڕژیم بۆ ترس و لە ڕاوکێ خستن لە دڵی خەڵکی ئازادی خواز هێرشیان کردوتە سەر مەراسمی ئەو هەمیشە زیندووە. ڕووخاندنی خانووی هاوڵاتیانی بەلوچ لە شاری زاهدان. ڕۆژی چوارشەممە دەی مانگی خەزەڵوەر شارەداری و هێزەکانی سپای پاسداران زاهدان هێرشیان کردە سەر خانووی 2 هاوڵاتی بەلوچ و ماڵەکانیان ڕووخاند. بە پێی راپۆرتی چالاکانی بەلوچ شارەداری و هێزەکانی سپای پاسداران بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت هێرشیان کردوتە سەر ماڵی 2 هاوڵاتی هەژار لە گوندی پێنیک و ئیبراهیم ئابادی شاری زاهدان و
خانوەکانیان ڕووخاندووە و کەلوپەلی نێو ماڵەکانیان پژاندووە. شانی باسە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا هێزەکانی ڕژیم و دادستانی شاری زاهدان زیاتر لە چەندین ماڵیان بەبێ ئاگادارکردنەوەیەکی پێشوەخت ڕووخاندووە. کوژرانی ژنێکی دیکە لەلایەن هاوسەرەکەیەوە لە میانە. ڕۆژی چوارشەممە دەی مانگی خەزەڵوەر پیاوێک لە شاری میانە هاوسەرەکەی خۆی بە بیانووی پاراستنی شەرەف کوشت. بە وتەی پۆلیسی میانە دەی مانگی خەزەڵوەر راپۆرتێکیان سەبارەت بە کوشتنی ژنێکی تەمەن 27 ساڵ بە ناوی ساناز قاسمیک لە یەکێک لە گەڕەکەکانی ئەو شارە پێگەیشتووە. پاش لێکۆڵینەوەکان دەرکەوتووە کە هاوژینی ئەو قوربانیە تاوانەکەی ئەنجامداوە و دوای دەست بەسەرکردنی لەلایەن پۆلیسەوە دانی بە تاوانەکەی ناو ڕایگەاندووە کە بە بیانووی ناکۆکی خێزانی ژنەکەی کوشتووە. شانی باسە کە لە یەک مانگی ڕابردوودا ژمارەیەکی زۆر ژن لە شارە جۆراجۆرەکانی ئێران بە بیانووی پاراستنی شەرەف و ناموس لەلایەن بنەماڵەکانیانەوە کوژراوە. کوژران و برینداربوونی 5 ئەندامی هێزە نزامیەکان لە شارستانی بەمپووی بەلوچستان لە ئەنجامی هێرشی چەند کەسێکی نەناسراو بۆ سەر بنکەی پۆلیسی بەمپور 4 کەس بریندار و 1 کەسی دیکە کوژراوە. بە پێی زانیاریەکان ڕۆژی چوارشەممە دەی مانگی خەزەڵوەر چەند کەسێکی نەناسراو لە شارستانی بەمپور هێرشیان کردە سەر بنکەیەکی ئەو شارە و لە ئەنجامی ئەو هێرشەدا ئەندامێکی هێزە نزامیەکان کوژرا و 4 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. میدیاکانی حکوومەت ناسنامەی ئەو ئەندامە کوژراویان ئوستوار دووەم عەلی قوربانی ڕاگەیاندووە. دوا هەواڵ کۆبوونەوەی لایەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی چوارشەممە دەی مانگی خەزەڵوەر لایەنگرانی فەلەستین دژ بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە و کۆمەڵ کوشتکردنی هەزاران کەس خۆپیشاندانیان کرد. لە ماوەی 27 ڕۆژی ڕابردوودا کە شەڕی نێوان حەماس و ئیسرائیل درێژەی هەبووە تا ئێستا نزیک بە 9,000 فلستینی گیانیان لەدەستاوە و 30,000 کەسی دیکەش بریندار بوون. لە بەرامبەردا ڕێژەی قوربانیان لە ئیسرائیل بۆ 1500 کەس بەرز بووەتەوە و ئاماری بریندارەکانیش سنووری 3000 کەسی تێپەڕاندووە. لە ماوەی 3 هەفتەی ڕابردوودا لایەنگرانی فلستین بەردەوام لەسەر شەقام بوون و ڕۆژی ڕابردووش خەڵکی ئازادی خواز لە وڵاتانی ئوردن، مەراکش، مسر و بەحرین دژ بە ژێنۆسایدی ژنان و منداڵانی بێتاوان لە غەزە خۆپیشاندانیان کرد و خوازیاری ڕاگررتنی دەستبەجێی شەڕ. بەڵە بینێرانی ئازیز و خۆشەویست گەشتیوەڵەکانتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.